ترى شۆردنی گورچیلە ئەمە چییە؟ چی لە گورچیلەکان؟ شۆردنی گورچیلە بریتە لە پاککردن و فلتەری خوێن لە مادەی ژەهراویەکان، یعنی خۆی شۆردنی گورچیلە یعنی گورچیلە شۆردن ناکاتەوە. ئەنی گورچیلە خۆی خوێن ناشوات. بەڵێ بەڵێ ئەو کاتە لە حاڵەتێکی مەثەلەن کە گورچیلە ئیش ناکاتە، ئێمە ئەو ئیشکردنی گورچیلە ئێمە بۆ یەکەی یا لە دەرەوەیە بەرێگەی شۆردنی گورچیلە. شۆردنی گورچیلە طبعاً دوو جۆرێکی هەیە، ژوورێکی ئەوەی پریتۆنیەل ئەڵێن لە ڕێگای سکی نەخۆش یا لە ڕێگای خوێنەکەی بە ئامێرێکی تایبەت هەیە. واتە دوو جۆرەکە یەکێکیان لە ڕێگەی پێستی نەخۆشەکە سکی نەخۆش سکی پەردەی لە ناو نەخۆشەکە ئەو کاتە ئاوێکی تایبەت بەڕێژێکی تایبەت نێرن لە ناو سکی نەخۆشەکە لەگەڵ بە پەردەی سکی نەخۆشەکە فلتەرە کاتەوە و ئاوەکەش دەرەکەن بوو دەرەوە طبعاً بەڕێژێکی تایبەتی و بە کاتێکی تایبەت. واتە ئێمە سۆندێک دانین بۆ ناو سکی نەخۆشەکە، سۆندێکی بچوو باریک دانی دەرمانێکە کرێتە ناو سکی نەخۆشەکە بڵێ ناو سکی نەخۆشەکە فلتەرە کاتەوە لەگەڵ پەردەی سکی و دوای ئەوە ئەگەڕێتەوە دەرەوە. جۆری دووەم ئەوە کە ئێمە ئستا لە سلێمانی زۆر بەکارین ئەوەی شۆردنی گورچیلە لە ڕێگای خوێنەوە بە ئامێرێکی تایبەت. لەو حاڵەتە نەخۆشەکە ئەبەسرێ بە سۆندە خێرەتەوە لە ناو بۆری خوێنەکە، ئەو خوێنەکەیەتەوە بوو دەرەوە ئەچی بوو فلتەر لە ناو جیهازەکەی فلتەرە کاتەوە پاکێ کاتەوە ئەگەڕێتەوە بوو لەشی واتە دوو سۆندا بەسرێ لە نەخۆشەکە ئەچێتە ناو جیهاز سەر هەر لە هەمان کات یەکێکیان هەر سەحبی خوێنەکە و دانێکی تر بۆ گەڕانەوەی خوێنەکە. طبعاً کاتی شۆردنی ئەوەی کە غەسلی خوێن ئێمە پێڵێن ئەوەی لەبەر ئەوەیە ئەو فلتەرە ئیشەکە وەکو کارکردنی گورچیلەکان لەبەر ئەوەیە نووسراوە بە گورچیلەی دەستکرد. ئیشەکەی وەکو ئیشکردنی گورچیلە هەر هەمان ئەمە چارەسەر بوو گورچیلە نییە. چارەسەر نییە کاتە بێ زوو نەخۆشەکە شۆردنی گورچیلە ئەنجام عادەتەن هەم زۆربەی سنتەرەکان 2 بۆ 3 جەلسە لە هەفتەیەکی 2 بۆ 3 جار چی بوو نەخۆشەکە چی بوو خەستەخانە و شۆردنی گورچیلە وەگەڕێتەوە هەر جەلسێکی بوو ماوەی 3 بۆ 4 ساعات بەبێ وەزعی نەخۆش بەبێ پویستی بنخۆش ئەوە بە ڕێنمایی دکتۆرەکان خۆیان یعنی هەر نەخۆشێک کە مشکلەی گورچیلەی هەبێ و پێویستی بە شۆردنی گورچیلە بە پێویستەکە هەفتەی 3 بۆ 4 جار شۆردنی گورچیلەی بۆ ئەنجام بدرێت 2 بۆ 3 جار شۆردنی گورچیلەی بۆ ئەنجام بدرێت و هەر جارێکیش 2 بۆ 3 ساعت 3 بۆ 4 ساعت کاتێکی زۆر زۆرە. آخر نەخۆشەکە هەر کاتی غەسلەکەی خۆی وایە کاتەکەی 3 بۆ 4 ساعتی زۆرە بەس نەخۆش بەعزە نەخۆش ئەخەون کاتی غەسل یا نانەخۆین مۆبایل سەیری مۆبایلەکەن یا ئازار وشتی هەست پێ ئازاری ناکەین هەر بەس پاکیکەنەوە ئەگەڕێتەوە هیچ مشکلەیەکی نییە ئازاری نابێت.